بەسڵاوێکی دووبارە بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی لێکدانەوەی هەواڵ. هەروەکو هەموو لایەگاگادارن کاتژمێر 4 و نزیک 40 دقیقەی سەر لە بەیانی ڕۆژی شەممە 5 مانگی خەزەڵوەر ئەرتشی ئیسرائیل هێرشی کرد سەر چەند ناوەندی نظامی لە شارەکانی تەران، ئیلام و خوزستان. بۆ قسە و باسکردن لەسەر لایەنە جۆراوجۆرەکانی ئەم بابەتە داوامان لە هاوڕێی حەسان ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کردووە بەشداری بەرنامەی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆمان بێت تا لەم بوارەدا چەند پرسیارێکی ئاراستە بکەین. هاوڕێ حەسان، سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. پێم باشە پرسیارەکانم دەست پێ بکەم. دەکرێت سەرەتا سەبارەت بەم هەواڵە و چۆنیەتی ڕووداوەکە ڕوونکردنەوەیەکمان بۆ بدەن؟ سپاس بۆ ئێوە و سڵاو بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەوەی کە بەم ڕووداوە دەگەڕێتەوە زانیاریانی کە ئێمە هەمانە لە سەرچاوەکانی هەواڵەوەیە، هەم ئەو بەشەی کە بە ئیدعاکانی ئیسرائیل دەگەڕێتەوە، هەم ئەو بەشەی کە بە ئیدعاکانی ئێران دەگەڕێتەوە. تاو جێگایی کە بە لێکدوانی بەرپرسانی ئیسرائیلی دەگەڕێتەوە سەر لە بەیانی ئەوڕۆکە بە وتەی خۆیان بە 100 هەواپەیمای F-15 و 16 و F-35 پەلامەریان بردوێتە سەر چەندین ناوەندی نظامی لە ئێرانە. دەڵێن هەدەفەکانمان پێکاوە، ئەو شوێنانەی کە لێیان داوە ئەو شوێنانن کە بەخەولی ئەوان درۆنی تێدا دروست دەکرێت و زەخیرە دەکرێت. بەشێکی ئەو سەکۆی هاوێشتنی موشکەکانی ئێرانی بوون کە بەرەو ئیسرائیل هاوێژراون و دەڵێن ئێمە هەموو هەدەفەکانی خۆمانمان پێکاوە و هێزەکانمان بە ئەم هێزی هەواییمان بە سڵامەتی گەڕاونەتەوە، هیچ زەرەر و زیانێک بە فڕۆکەکان و بە خەلبانەکانیان نەگەشتووە. ئەوە معلوماتێکە کە ئیسرائیلیەکان دەڵێن. تاوجێگایشی کە بە ئێرانیەکان دەگەڕێتەوە سوپای پاسدارانە کە تەقەنێمە بۆ خۆمان باشیان دەناسین کە هاژە و هوشکردن و ئەوەی کە لە ئاسمانی وڵاتە دیفاعمان کردووە و ئەم پەلامارەی ئیسرائیل تەسیرێکی ئەو تۆی نەبوو، تەنیا 2 سەربازمان کوژراوە و معلوم نییە لەو هەموو ناوەندە نظامی و عەسکەریانەدا بۆ مەسەلەن تەنیا 2 سەرباز بۆ 2 پاسداریا دوشتی دیکە حاڵ کەسانی دیکەیان تێدا نەچوو ئەوانە. ئەوە دەڵێن لە عینی حاڵیشە ئەوەی کە معلومە ئەوەیە کە لە ڕێگای ئەمریکاییەکانەوە لە ڕێگای چەند دەوڵەتی کە لە بەی نابوون، هەم ئەو هاتو هاواری کە ئیسرائیل پێشتر وەڕێی خستە بوو کە زەربەیەکیان لێ دەدێن کە ئێرانیەکان هەر بیریشیان لێ نەکردێتەوە، ئەوانەش پشتی بوو بە بەڵقی سەر ئەوەی جوانیە، بەڵکو پەیامیان بۆ نردوون و پێش پەلامارەکەش ئێرانیەکان و ناوەندەکانی دەسەڵاتی ئێرانیان ئاگادار کردوێتەوە کە لە چ سەعاتێکە بۆ چ شوێنایەکە هێرش دەکەن. نیشانەی ئەوەیە کە ئەم هێرشانە کنترۆڵ کراون، هەروەکەوەی کە ئێرانیش کردی بۆ سەر ئیسرائیل کنترۆڵ کراو بوو کە دوای نزیکی 180 و 100 دانە موشکی دوور هاوێش کە خستیان فقط کابرایکی عەرەبی داما و لەو ڕووداوەنەدا تێدا چوو، لێرەشا دەڵێن 2 دانە سەرباز تێدا چووە. ئەمە هەمووی ئەمانە ئەوەمان پێدەگەێنێ کە ئەم کێشمەی نێوانی ئیسرائیل و نێوانی ئێران لە ڕاستیدا کنترۆڵ کراوە و لەلایەن ئەمریکا و لەلایەن وڵاتانی غەربی و لەلایەن دۆستانی هاوبەشیان نایەنەوێ شەڕێکی گەورەی منتەقەیی لە منتەقەکەدا ڕوبەڕوو بێتەوە و ببێ بە باعسی ئەوەی کە بۆیان کنترۆڵ نەکرێت. ئینا هەم ئەو هەڕەشانەی کە ئیسرائیل دەکرد حملەی ئەمڕۆکەی لە پێی بە ئەو ئینتزاری کە دروستیان کردبوو کە کارێک دەکەین کە فەرماندەی نظامی وەزیری دیفاعی ئیسرائیل بارها ئەوەی دەکوت شتێک دەکەین کە ئەسەن ئێرانیەکان بیریان لێ نەکردبێتەوە. خۆ بۆ شتێکتان کرد و هیچ تەسیرێکی ئەو تۆشی نەبوو، بەڵام بە هەر حاڵ ئەوەشی کە ئێران دەیکوت ئەوان ناتوان ئاسمانی ئێمە وایە هەموو جێگایەک دەپارێزین، هەموو ئەوە نیشان دەدا ئەوە بووە. بە باوەڕی من ئەوەی کە گرنگ بوو لەم بینەدا ئەوەیە کە ئیسرائیلەکان لە واقعدا ئێرانیان بە نەوعێک تەحقیر کرد، بە نەوعێک چکۆلەیان کردنەوە لەو ئیدعاانەی کە هەیەی و پێیان نیشاندا نەگەر بیانەوێت کاری گەورەتر بکەن کاری ئەو تۆ لە دەستیان دێت. بەڵێ کاک حەسەن، ئەو بابەتە بەڕێستان ئاماژەتان پێکرد لە باری نظامی و سیاسیەوە خاوەن چه گرنگی و ئەهەمیەتێکە؟ دەزانی لە باری نظامی و ئەومان پێ نیشان دەدات کە ئەو هاتو هاوارەی کە جەمهوری ئیسلامی دەیکات و ئەو بە قەولی فارسیەڵێ ئەو فیل هەواکردنەکانی گشتی بێمایەیە. هەڕەشە و گوڕەشەکانی قەدەر قودرەتی جەمهوری ئیسلامی وە خەڵکی ئێرانە لە دنیای دەرەوەدا ئەوە نییە. لەباری نظامیەوە لە حرەکەتەی ئەمڕۆکە ئیسرائیل لە ڕاستیدا شکاندنی سومعەی جەمهوری ئیسلامیە و پێیان نیشاندان کە ئاسمانی ئەم وڵاتە
کە دەڵێن زۆر پارێزراوە زۆر تۆکمەیە لە بەرابەر هەموو کەسێک کادیفاعی لەکەین ئەوە نییە سەدانە تیارەی بێگانە هاتوونەتە سەر وڵاتەکەیان بردومانیان کردوون بە قەولی خۆیان 20 ناوەندی سەرەکی نظامی و موشکهاوێژ و ئەوەیان لەبین بردووە بەڵام تیاریکیان نەخسۆتە خوارەوە پس کە وایە ئەو قەدەر قودرەتیە نظامی کە جمهوری ئیسلامی دەبێ بیبێ ئەوە نییە لە لایەکی دیکەەوە ئیسرائیلەکان تهدیدیان دەکرد بەوەی کە لە ناوەندهای ئەتۆمی لە ناوەندی اقتصادی ئێران دەدەن تەبعەن ئەگەر ئەویان بکردایە لەوانەیە شەڕەکە بچواتە ئاستێکی دیکەەوە وەزەرە روزیانێکی قورسریان بە ئێران دەگەیان و بە دڵنیاییەوە ئێران نەیدەتوانی لە بەو لە حازەیشەوە بتوانێت دیفاع بکات لە بەرژەوەندیەکانی خۆی و بتوانێت بەری ئەو حملە و پەلامارە بگرێت بۆی ئەوەی دەیبینین بەڕێی من شکستێکی نظامیە بۆ جمهوری ئیسلامی بەڵام سەرکەوتنێکی نظامیش بەو معنایەی کە لە هێندێک لەو کاناڵ و سایتە ئێرانیەکان و ئێران ئینتەرناشناڵەوانەی ڕۆژتە ئەوارە فووی پیاکەکە ئەوەیش نییە جا ئەمە کنترۆل کراوە لەگەڵ ئەمریکایەکان تەوافقیان کردووە کە وێ دەچێ وا بێت ویا تعدادێ لە وڵاتانی منتەخەکە مخالفن لەگەڵ ئەوەی کە بە قەولێک دەڵێ ماڵی خۆیان لە شوشەیە عەرەبستان نیگەرانە کە پرشکێم ئاورە بەر ئەوکەوێ عێراق نیگەرانە پرشکێم ئاورە بەر ئەوکەوێ قەتەر و دوبەی و وڵاتانی تری ناوچەکە هەمویان نیگەرانن هەمویان لە لێواری ئەم شەڕەدا قەراریان تو بۆی بە خازانجی لایەکیان نییە بۆی لە باری سیاسیشەوە ئەمە دەستکەوتێکی بەتایبەت بۆ ئێران تێدا نییە و باوەڕی من لە لای دۆست و دوژمن ئێران زەعیفتر نیشان دەدات و ئەو قەدەر قودرەتی کە ئێران ئیدعای دەکات موشکای دوور هاوێژیان هەیە کە حملەی فڵان وڵاتی تری ئوروپاییشی پێ دەکەن ئەوانەیان هەرچی زیاتر لێ دەبێتەوە بە بەڵقی سەر ئاو و ئەوەی نیشانی دەدا ئەوەیە کە جمهوری ئیسلامی دژ بە خەڵکی وڵاتەکەی خۆی زۆردارە بە دلیلی ئەوەی خەڵکەکە پەراکەندەیە خەڵکەکە پرژ و بڵاوە خەڵکەکە ئێستاکوونی بەو ئاستی خۆڕێخستنە نەگەیشتووە کە لە بەرابەری دابێنە سەر شەقامەکان و هەموو جێگایکیان لێ بکەن بە گۆڕەپانی خەبات و ناڕزایەتی بەو لە حازەیشەوە پێم وابێ بۆ جمهوری ئیسلامی شکستێکی سیاسیە مەسەلەیەکی تر مەسەلەی ئەمریکایە کە من پێم وابێ ئەمریکا بە هەموو هێز و توانی خۆی و حەولەدا کە جمهوری ئیسلامی پارێزێ و ئەمە بۆ سەدومین جار دەبێت بۆ خەڵکی ئێران ئەزمون بێت ئەوەی کە ئەتوانن خۆیانی پێڕزگارکەن هێزی خۆیانە هێزی دەرەکی نییە نە ئیسرائیل نەجات بەخشە نە ئەمریکا نەجات بەخشە نە وڵاتانی دیکە نەجات بەخشن تەنیا ئەوەی کە ئەتوانێت خەڵکی ئێران لەدەست ئەم دێوەزمەی جمهوری ئیسلامی نیشاندام خەڵکە فەقەت ئەو خەباتەی خۆیەتی و ئەمریکا و ئیسرائیل لە پێناوی بەرژەوەندی خۆیان ناخەریکن شەڕەکەن خاڵێکی تر ئەوەیە بە باوەڕی من بە لەحازی نظامیەوە جمهوری ئیسلامی بزوتنەوەی حەماس و هەروەها حیزبوڵای فرۆشت بەم کردەوانەی خۆی بەم بێدەنجەی کە لەوێ هەموو سەرانی ئەسلیان حەسەن نەسروڵڵا دەیان کردووای خامنەی ئەوە جاری وابوو دەبیسرا کە لە جێ خامنەی حەسەن نەسروڵڵا بێت ڕاهبەری دنیای شیعە بکات و وەلی فەقیه بێت و ئەو جۆرەشتانە بێت نەتەنیا خۆی معاونەکەیان کوشت زۆرترین فەرماندەکان و بەرپرسانی نظامیان کوشت خب ئەمانە هەمووی نیشانی دەدا کە جمهوری ئیسلامی بۆ مانەوەی خۆی نزیکترین دۆستەکانی نزیکترین متحدەکانیشی دەکا بە قوربانی و لە ماجەرانیشدا حیزبوڵڵا و حماسکران بە قوربانی وەکران لە پێناوی بەرژەوەندی وەلی فەقیه و جمهوری ئیسلامیدا ئەوانیان فرۆشت و ئەوەی کە ئێستا لەوێ دەقەومێت و ئەوەی کە ئیسرائیل لە بەیروت دەیکا و ئیسرائیل لە غەزە کردی نیشانەی ئەوەیە کە جمهوری ئیسلامی ئەوانەی نا بە ئاورەکەەوە بەڵام خۆی لە دوورەوە ڕابستاوە دەوێت خۆی تێدا پارێزێت بەڵێ کاک حەسەن ئایا پێتان وایە ئەم شەڕەی ئەم دوولایەنە هەر بەم موشک پەراکەنیە کە یەکتر ئاگادارەکەنەوە کۆتایی پێێ ئەگەر کۆتایی پێنایە بۆ یەکتر ئاگادارەکەنەوە بۆ نمونە سەفیری هۆلند کۆماری ئیسلامی ئاگادار کردەوە کە ئیسرائیل هێرشەکاتە سەرت ئەوەی کە کۆتایی پێبێ یا کۆتایی پێنێ ئێستا تۆب لە زەمینی ئێراندایە بە باوەڕی من جمهوری ئیسلامی لەوەی کە کراوە ڕازیە و تا ئێرە ئەگەر شتی دیکە نێتە پێشەوە من تەسەور ناکەم ئێران جوابێکی ئەو تۆ بداتەوە یا حەولدا بۆ جوابدانەوەیەک ئەمریکایەکانیش داوایان لێ کردەوە ئەمریکایەکان وتویانە دیارە بۆ ئیسرائیل کە مجموعەیەک ئامانجی بوو لەو ماوەی لە تاخیرەکەیدا مەسەرەنێکێک لەوانە ئەو موشەکە دژە موشەکانەی تات بوو کە نادیانە خاکی ئیسرائیلەوە مستەقەریان کردوون کە ئەوانە لە بەرامبەر موشکایکی بەستا قاڕەپەیما ئەوانەدا
ئەوەڵ جارێکە ئیسرائیل لە ئەمریکای وەردەگرێت و فەرزی کرد بەسەر ئەمریکاداوە تەوافقیان کرد لە ژێرەوە کە ئەو کارە نەکات ئاگدارکردنەوەکانیان بەشێکە لەو تەوافقانە بە باڵادەستی ئێران تەوازنی هێزی نظامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەگۆڕێ و ئەوە ئەمریکا ئیجازە نادا ئەوە ببێت و هەروەها ئیسرائیلیش موقعیتێکی زۆر پەیدا بکە ئەوەی کە پێی دەڵێن ئیسرائیلی گەورە غەزەب خەنە سەر ئیسرائیل بەشێ لە لوبنان خەنە سەر ئیسرائیل تەماحی لە وڵاتانی تری وەکو ئۆردۆن و وەکو تەنانەت عەرەبستان و ئەوانش هەمووشیان نیگەرانن بەوانیش ئەو ئیجازە نادەن ئەوە بێ بۆ یەکانە ئیمکانی ئەوەی کە تەقسیمێکی دیکەی جارێکی دیکە لە دنیادا بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێتە پێشەوە دابشکردنێکی دووبارە بێتە پێشەوە بە قازانج نییە ئەگەر ئیسرائیلیش ئەوە بکە بۆی باتەوە جوبە هەمووی ئەوانە بەڵێ یەکتر ئاگدار دەکەنەوە بۆی کە تەلەفات کەم بێ بۆی تەوازنەکە ڕاگرن بۆی بە یەکتری بڵێن کە کاکەت ئەوەی کردە تۆش ئەوە بکە لەو سنوورە مەچۆ سنوورەکانیشیان بۆ دیاریەکەن بە باوەڕی من حتا میزانی تیارەکانیشیان بۆ ئیسرائیل موشەکەکانیشیان بۆ دیاری کردووی چی بکات و لە چ شوێنایەکدا ئەوە لە پێناوی ڕاگرتنی ئەو تەوازنەدایەکە ئەمریکا نایهەوێت جەمهوری ئیسلامی بڕوخێ و نایژێڵێ فشار بێنێ بۆ ئیسرائیل ئەوەی کە دەڵێ ئێمە کارێ دەکەین خەڵکی ئێران هەڵسێ ئەو ئیجازەش نادەن و خەڵکی ئێرانیش دەوە سیاسیتر و ئاگاترن خۆیان بکەن بە دەسەچیرەی ئاوری شەڕێکە ئیسرائیل لە پێناوی بەرژەوەندی خۆیدا یا وڵاتانی تر لە پێناوی بەرژەوەندی خۆیان بیانێ بۆیە ئەو ئاگاکردنەوەانە ئاگاهانەیە بۆ تەشەنە نەکردنی ئەو شەڕەیەکە لەوەی کای زیاتر تەشەنە نەکات. بەڵێ سپاس کاک حەسەن لەم قۆناغەدا خەڵک دەبێ چی بکات و چه ئەرکێک دەکەوێتە سەر شانی هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان؟ تاو جێگایی بە خەڵکی ئێران دەگەڕێتەوە بە باوەڕی من دەبێت ئەوان تەکلیفی خۆیان لەگەڵ جمهوری ئیسلامی لە دەرەوەی ئەم شەڕە ڕوونکەنەوە ڕاستە خۆ جمهوری ئیسلامیەکی زەعیف کە ئێستا زەعیف بووە بە زۆر هۆکارەوە باوەڕی من گەورەترین هۆکار خودی بزوتنەوەی ژینایە لە تولی 2 ساڵی ڕابردوودا سومعەی جمهوری ئیسلامی شکان ئیعتباری جمهوری ئیسلامی شکان جمهوری ئیسلامی لە ناوەندەکانی دەسەڵاتی شاتوشی شۆ کرد کە ئەو جمهوری ئیسلامی کە ئەوان پیان وایە قەدەر قودرەتە ئەوە ئەوزیەتەی بەسەر هاتووە مزافەن ئەوەی کە لە عەرزی 1 ساڵی ڕابردوودا لە ئەوەی خۆیان ناویانە توفانی ئەلەقسا لە 7 ئۆکتۆبرا کردیانەوە ساڵێک و چەند حوتوێک بەسەریدا دەگوزارێت لە ئیسرائیلا کرا و فەلەستینیەکان کردیان هەرچی زیاتر پەلوپۆی جمهوری ئیسلامیش لە مەنتەقەکەدا کراوە جمهوری ئیسلامیەکی زەعیف لە ئاستی ناوچەکەدا بە قازانجی خەبات و مبارزاتی خەڵکی ئێرانە بەڵام دەبێت خەڵکی ئێران ئەوە بزانن کە وڵاتانی زلهێز بەرژەوەند و مەسلحەت و منفعەتی خۆیانیان بۆ گرنگە هەتاکوونێ بەرژەوەند و مەسلحەتی خەڵکی ئێران هەروەکو لە ساڵی 57 تا دیمان بەرژەوەندی زلهێزەکان ئەوە بوو شالا ببن کۆنەپەرستترین نظامێکە تا ئەو کاتە لە مەنتەقەکە و دەکرێت لە دنیاشا بوو دوای فاشیزم و دوای نازیزم و ئەوانە جمهوری ئیسلامی ئەویان هێنا سەرکار بنابراین بۆ دەوڵەتانی دەرەکی مەسئلەی ئەوان بەرژەوەند و مەسلحەت چییە بەرژەوەندیانە پارێزێ لە ئەفغانستان تاڵبان دەیپارێزێ دار و دەستەی دەسەڵاتدارانی پێشوو کە سەر بە ئەمریکا بوون لایەن دەبن تاڵبان دێنە سەرکار بۆیان لە لیبیدا دەورەیەک قەزافی دەیپارێز قەزافی لا دەبن جەریاناتێکی بە شدەت دژی ئینسانی کە بەردەداریان زیندوو کردوێتەوە دێنە سەرکار لە میسرا حسونی مبارەک دەورەیە بۆی دەپاراستن ئەمڕۆکە سیسی دێنە سەرکار هێستا غەرب بەو نەتیجە نەگەیشتووە کە پاڵپشتی لە ئێران و لە وڵاتانێکی ئاوانەکات بۆ بەرژەوەندەکانی خۆی بنابەرین بەرژەوەندی خەڵکی ئێران کرێکار و زەحمەتکێشی ئێرانی ئەوەیە کە لە دەرەوەی شەڕی ئیسرائیل و ئێران تمەشای مەسلحەتەکانی خۆی بکە شۆڕشی ژینا جارێکی دیکە پەلوپۆ هاوێتەوە ئومێد بەو شۆڕشە ببەستین جمهوری ئیسلامی ئیعتباری چوەتە ژێر پرسیارەوە زەرفیەتەکانی لە ئاستێکی بەرچاودا لە دەستداوە ئەو هەموو پوڵ و پارەی کە دەڕوە حەسەن نەسرڵڵا کوژراوە $9 میلیارد پوڵی ئێرانی لە پەنای سەری حەسەن نەسرڵڵادایە خەڵکی ئێران ئەوڕۆکە نانیان نییە بیخۆن ڕۆژانە نان گرانە بێ خۆراک گرانە بێت پارەی ئێران دەشکی هەموو ئەوانە ئەومان پێ نیشانەدا بنابەرین هیچ ڕێگایەکی دیکە بۆ خەڵکی ئێران بەغەیرە سێزی خۆیان بەغەیرە سێزی یەکگرتووی نییە ئەرکی تێکۆشەرانی بزوتنەوەی ژینە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ئەوەیە کە لەو شەبەکەهای ئیجتماعی کە ئەمڕۆکە لە ئاستێکی بەریندا هەیە جارێکی دیکە گڕوتین بدەنەوە بە خەباتی جەماوەری بە خەباتی ژنان بە خەباتی لاوان بە خەباتی خوێندکاری بە خەباتی زانکۆکان و ئەوانەیە ئەوەی کە جمهوری ئیسلامی لێی دەترسێ و من دڵنیام لەوەی کە جمهوری ئیسلامی شەڕی دەرەکی پێ خۆشترە لە کێشەی ناوخۆی وڵات
وەختی خۆشی ئەمانەی بۆ ئەوە دروست کردووە بنابەرین ئێستا کاتیەوە هاتووە کە ئەم بزوتنەوە جەماوەریانە هەرچی زیاتر بەهێزتر کرێن بە گوڕوتین کرێن زعفەکانیان ببینینەوە و بەتایبەت کوردستانیش کە دەورێکی بەرچاوی جێراوە لە پەیوەند لەگەڵ بزوتنەوەی کرێکاری و جەماوەری و زەحمەتکێشان لە ئاستی ئێراندا و زانکۆکانە هەوڵ بدەین بۆ دەستپێکی دووبارەینە دەبێت لە دەرەوەی ئەو بزوتنەوانە لە دڵی ئەم بزوتنەوەماندا بەڵام لە دەرەوەی ئەو شەڕە چاو لەوە بکەین ئەو بەینانە بینیمان هێندێ لە فعالینی کاریگەری هێندێ لە کەسانی تحتی عنوانی دژایەتی لەگەڵ ئیسرائیل چوونە پاڵ جمهوری ئیسلامی ئەمە هەڵەیە ئەبێ ئێمە جزوی بەرەیەکی تر بین بەرەی نەشەڕی ئیسرائیل نەشەڕی ئێران بەرەی شەڕی ڕاستەوخۆ لەگەڵ جمهوری ئیسلامی ئەوە سەنگەری ئێمەیە ئەوە ئەو شوێنەیە کە کۆمونیستەکان دەبێت خەباتی تێدا بکەن کرێکاران دەبێت خەباتی تێدا بکەن خەڵکی کوردستان دەبێت بەوەوە خۆی پێناسە بکات نەک بە ئەو فکریەتە لار و لەوێرەی کە ناسیۆنالیستەکان حەولی بۆ ئەدەن کە ئەم شەوەکە لێی دەدا بەیانی لێی دەدا و ئومێدەوارن کە ئەوان بە بچنەوە ئێران و ئێران بگرن بەدەست یا سەڵتەنە تەڵەبەکان ئێران بگرن بەدەستیانەوە ئەوە سەممە ئەوە لە واقعدا بۆ بەلاڕێدابردنی ئەو خەبات و ناڕزایەتیانەیە و هیوادارم خەڵک هەرچی زیاتر بەهێز و قدرەت و ئیمکان و ڕێخستنی خۆیان متەکی بن بۆ لە گۆڕنانی جمهوری ئیسلامی. بەڵێ کاک حەسەن زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی لێکدانەوەی هەواڵ. سپاس بۆ ئێوەش ماندوونە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆمان بەشدار بوو. هیوادارم ئەم لێکدانەوە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت.